بێگومان لە هەر بڕیارێکە لە بەرژەوەندی هاوڵاتیاندایە و ئەنجومەنی وەزیران دەیدات کۆمەڵە سێکتەری دیکە دەکەونە گەڕ و کار دەکەن و دەمانە بزانین تا چەندە کاریگەری دەبێت لەسەر بازاڕی زەوی و زار و خانوبەرە بە تایبەتی هەر بۆ مەبەستە لەبارەی ئەم بڕیارە و لەبارەی کاریگەریەکانی ئەم بڕیارە لەسەر بازاڕی خانوبەرە لەگەڵ محەممەد فەخرەدین ڕاوێژکاری بازاڕی خانوبەرە گفتوگۆی زیاترەکەین کە لێرە میوان لەگەڵمان ئەم کاتتان باش خێر بێی سەر چاکار محەممەد بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران بێگومان بۆ بەرژەوەندی هاوڵاتیانە بە تایبەتیان بڕیارە کە پێدانی زەویە بە فەرمانبەران ئەمە تا چەند لەسەر سێکتەری خانوبەرە کاریگەری خۆی نیشانەدات ئەکید ئەو بڕیارێکی زۆر لە جێ بوو کە لەو کاتەیە و تەسیرێکی زۆر ئیجابی لەسەر بازار دەبێتن کە دەبێتە هۆی بژانەوەی ئەو کەرتە بە کاملی بەعام تەسیری زۆر باشی دەبێتن بە تایبەت ئەو کارمەندانی کە چەند ساڵە سوودمەند نەبووینە لەو چەند ساڵەیە بەجددی ینی ئەو بڕیاری ئێستا کاریگەری زۆر ئیجابی دەبێتن لەسەر بازار باشە کاتە زیاتر خەڵک هەوڵی ئەوە ئەدات کە لە ناو بازاڕی خانوبەرە دەست بەکار ببێت و کار بکات مەبەستم لەوەیە یعنی کاتە سێکتەری عقاراتیش زیاتر کاریگەریە چێتە سەر لەوێش بازار ئەبوژێتەوە بەتەکیید بژانەوە لە سێکتەرە بەگشتی ڕوودەداتن لە دوای دابشکردنی ئەم زەویانە بەگشتی ئەو سێکتەرە بژانەوە بەخۆ دەبینێت باش ئەی لەلایەکی ترەوە نابێتە هۆکاری ئەوەی کە زەوی هەرزانتر ببێت خان و هەرزانتر ببێت ئەمە پێمان وانە دەبێتە هۆی بژانەوە کە بژانەوە لەو کەرتە ڕوودەدا بە عکسەوە هەستان ڕوودەداتن نەک دابەزین بەڵام تا ئێستا شوێنەکە دیار نییە تا بەم لەوانەیە ئێستا بە نزبەیەکی کەم لە دەورا و پشتی خۆی تەسیر بکاتن بڵێ بە نزبەیەک دابەزێنی بەڵام تا ئێستا شوێنەکە بە بڵێن معلوم نییە پێم لەوێن دەرتەسیر دەکات لەو شوێنە ئاکەواتاکەوێتە سەر ڕوقای جغرافی لە کوێ زەویەکان دابش بکەی ڕەنگە زەوی ئەو دەوروبەرە بە شێوەیەک با بڵێن دابەزین بەڵام بەگشتی بژانەوە تێیدا ڕوودەدا نەک با بڵێن دابەزین باش لەلایەکی ترەوە بژانەوە لە فرۆشتنی کەرەستەی خانوبەرە زیادەکە بۆ نمونە چیمەنتۆیە گەچە شیشە هەموو ئەم کەرەستانە زیادەکە ئەمە چەندێک کاریگەریە بێت بەتەکیید ئەوەش کاریگەری خۆی هەمووی بێکەوە مەڕبوتە کە ئەو کەرتە دەبژێتەوە تەسیل لە هەموو کەرتەکانی تریش دەکاتن لە شیشە لە چیمەنتۆیە لە بیناسازیە تەنانەت نەک بەس لە بیناسازی لە هەموو بوارەکانی تریش تەسیری دەکاتن باش تا چەند فەرمانبەران ئەتوانن سوودمەند بن بۆ نمونە لە کرێ ئیتر چۆنەڵە لە پێدانی کرێخان و لە کرێچێتی ڕزگاریانە بێت تەنانەت ئەتوانین بڵین لە سێکتەرەکانی خانوبەرە هەر لە بەشی خانوو بە کرێدان چونکە دەبینی ئێستا لە هەولێرە گەر بگەڕی بۆ خانووی کرێ زۆر کەم پیاکەی بۆ پێی کە بەشێک لە فەرمانبەران کرێچین لەم حاڵەتە خاوەنی زەوی خۆیانە بن خانوو دروست دەکەن لە هەردوو سێکتەرەکە هاوسەنگی دروست نابێت بەڵێ بەتەکیید بەڵێ بەتەکیید ئەوە دەبێتە هۆی ئەوەی کرێچی کەم بێتەوە ئەو فەرمانبەری کرێچیە ئەبێتە خاوەن ملکی خۆی خاوەن زەوی خۆی بەتەکیید ینی تەسیر لەسەرەوەش دەکات باشە لەلایەکی ترەوە چەندێک نووسنگەکانی ئەقاراتەکان فراوانتر ئەبن بۆ نمونە ئەگەر لە ناوچەیەکی هەولێر ئەو زەویانە دابش بکرێت ڕەنگە پێشتر ئەو شوێنانە زەویەکی بەتاڵ یاخود دەوروبەرەکەیشی بە هەمان شێوە بەتاڵە بازار دروستە بێت بۆ نمونە سێکتەرەکانی خانوبەرە زیاترە چێتە پێشەوە عقاراتەکانی زیاتر ئەکرێتەوە ئەمە تا چەند کاریگەریە بێ بۆ عقاراتەکان زۆرتر بێ باشتریان بۆ ئێوەی عقارات باش نییەوە با چەندی زۆر بێ باشترە ئێمە لەگەڵەوەی دایمەن چەندی زۆر بێ باشترە ئەوە ئەبێتە هۆی فراوانبوونی نەخشەی شارەکە ئەبێتە زیادبوونی لەو کەرتە ینی زیاد شوێنی تر زیاتر دەبێتن بە من ینی زۆر بە ئیجابی دەشتێتەوە لەو سێکتەرە باش کاتێکە لە ئەنجومەنی وەزیران بڕیارێکی لەم شێوەیە درێت بە پێدانی زەوی بۆ فەرمانبەران بێگومان ڕێژەی نیشتەجێبوون لە یەکەکانی نیشتەجێبوونی شوقە ئاسا ئەمانە کەمتر ئەکاتەوە واتە خەڵک زیاتر ڕوەکاتە خانوو وەک لە شوقە ئەمە چۆنە خۆی ئەو چەند ساڵی ئاخیری بڵێن تامن لەو 2 ساڵی ئاخیری خەڵک زۆر زیاتر ڕوو لە خانوو لە ڤێلا ئەکات لە شوقە دوورەکەوێتەوە تاینەوە بڵێن ئەوەش با بڵێن ئەوەیەک دروست دەکاتن کە با بڵێن زەوی و ڤێلا تەڵەبی لەسەر زیاتر دەبیتن لەوەی لەسەر شوقە
بەڵێ ئێمە سپاس دەکەین کە لەگەڵ مامود محەممەد فەخرەدین ڕاوێژکاری خانوبەرە سپاس بۆ هاوادەبوونتە. سپاس بۆ جەنابتان.